گوتی من بەڕاستی دزنیم بۆ دزیش نەمردیە پێویستم بە پارە بووە و پێشم نەخورایە نەخۆشم هەیە خێزانەکەم شێرپەنجەی سیارەکەش گوتی بڕۆن لە فلان شوێن بەجێ مێشتێ و بیبەنەوە سیارەکەی دزیوە ئەگە دز بۆیە سیارەکەی دەفرۆشێت دەتوانێت پارچەیەکە بیفرۆشێت بەس کە گەڕادیتیەوە نازم لەوانەیە هۆکارێکی باری ژیانی خۆی هەبێت نازانی زگت پێ بستەیان بڵێتی لەو حالەتە. سڵاوتان لێ بە دینەرانی پایتەخت میدیا هاتوومەتە قەڵاتەی سنووری پارێزگای کەرکووک بە دیاریکراوی لەژێر ئەم دوکانە تاو نەکراوە دوو شەو لەمەوە پێش کەسێک هاتووە ئۆتۆمبیلێکی لێرە بردووە و دوایەوەی کە دوای دوو ڕۆژ کە ئۆتۆمبیلەکەی لێلا بووە ئۆتۆمبیلەکەی گەڕانەوە بۆ خاوەنەکەی ینی ڕووداوەکە ڕووداوێکی جیاوازە ئەنی وەکوەوەی کە خۆیان باسی دەکەن کە ئۆتۆمبیلەکەیان لێ دزراوە کە کاتێک ئۆتۆمبیلەکەی گەڕاندوێتەوە گوتوێتی من ئەو مۆتۆمبیلەم بۆیە بردووە خێزانەکەم تووشی نەخۆشی ژێرپەنجە بۆ پێویستم بە پارە بۆ من دەمەوێت لەگەڵ خۆیان قسە بکەم کاکە سڵاو لەبێت عەلەیکە سڵاو پێم بڵێت لە سەرەتای ڕووداوەکەوە چۆن بوو ئەم بردننی یاخود دزینەم ئۆتۆمبیلە چۆن بووە لە سیارەکە لێرە بدراوە دوو شەو بەر لە ئێستا سعات 1:48 دقیقە بەپێی کامێرە و لێدانی کامێرەکان دیار بوو کە بردرایە بەڵام بۆ شەوی دواتر ئێمە لە پەیجەکان دامان ناو دامان بەزان ئەوەی سیارەکەی بردبوو پەیوەندی کرد گوتی من ساحەبیم دەوێ بۆ هاوین هەواری تەختەق گوتی ساحەبەکەیم دەوێت پەیوەندی لەگەڵ بکەم کە جوابماندا و نامان بۆ یەکتر نرد داوای بڕێک پارەی دەکرد بڕێک پارە 20 وەرەقە وتی ئەگەر نەمدەنێ سکرابی دەکەم بۆ ڕۆژ دواتر هاتە خوار بدەین بە دەوەرەقە ئالەسار ڕێککەوین وەکو هێزە ئەمنیەکانش ئاگادار بوون و مەمنونی هەمویانین کە ماندوو بوون پێمانەوە خەڵکی سنوورەکە هەموو پێمان و ماندوو بوون خەمخۆر بوون دەستخۆشی بۆ هەمویان بەڕاستی لە کۆتاییدا کابرا هەر داوای پارەی دەکرد بەڵام ئەم شەوی ڕابردوو آخر نەتیجە گوتی من بەڕاستی دزنیم بۆ دزیش نەمردیە پێویستم بە پارە بووە و پێشم نەخورایە نەخۆشم هەیە خێزانەکەم شێرپەنجەی دی سیارەکەش گوتی بڕۆن لە فلان شوێن بەجێ مێشتێ و بیبەنەوە درەنگانی شەو سکاڵەمە تۆمارکە بەڵێ هێزە ئەمنیەکان بەڕاستی هەموو ئیشی خۆیان کرد هەتا بە دوواداچوونی تەواویان کرد دەستکاری ئۆتۆمبیلەکەی نەکردبوو هیچ لێرە کە بردبووی تۆپسوسەکەی شکاندیە بە دەرنەفیس خۆش بێت پێم بڵێت قسەی تۆ چییە کە تۆ لەم سندرە یاخود نزیکی شوێنی ڕووداوەکە بوویت وەڵام قسەی من چیە وەگوای خۆتان دەزان سیارەکە دزراوە تر کابرا گەڕاندیتیوە لەوانەیە بارودۆخێکی ژیانی وە هەبوو بێت کە ئەو سیارەی دزیوە یان بۆ نمونەوەی باسیەکەنەوە کەسە نەخۆشی هەیە کە خێزانی نەخۆشە دوای ئەوەش ئەگە کابرا سیارەکەی دزیوە ئەگە دز بۆیە سیارەکەی دەفرۆشێت دەتوانێت پارچەیەکە بیفرۆشێت بەس کە گەڕادیتیەوە نازم لەوانەیە هۆکارێکی باری ژیانی خۆی هەبێتەوەش نازانی زگت پێ بستەیان بڵێتی لەو حالەتە ینی هەردوو حالەتەکەی لەوانەیە کابرایە عزەتە نەفسی ئەوەندە گەورە بێ داوای پارێ لە خەڵک نەکرد بێت هیچ لە کۆتایی هیچ بڕپارێکشی وەرنەگرتیە ئیسا نازان برێتی لەو بینە دەستخۆش بێ ئەگەر کەسێک بارودۆخی گوزارانی خراپ بێ ینی وا کات کە بچی ئۆتۆمبیلەوەم پێ باش نیە ناوەڵا ئەو حالەتە باش نییە دەتوانی بۆ لە پەیجەکەەوە داوا هاوکاری بکردا بگرە سەدان کەس ئەگە بە 5,000ش بێ هاوکاری هەر دەکات لەخوا بەزیاد خەڵکی کوردستان بەعام لەلایەن هاوکاریەوە بەعام باش سپاس ئەوەی کە جێی سەرنجە ئەمە یەکەم حاڵەتە لەم سنوورە تۆمار بکرێت و وەکو باسم کرد دوو شەو لەمەوە پێش لە ژێر ئەو دوکانە تاوا نەکراوە کەسێک هاتووە درەنگانێکی شەو ئۆتۆمبیلێکی بردووە کە لە جۆری پیکاب نیسانە و دوای دوو ڕۆژ کە ئۆتۆمبیلەکەی لا بۆ پەیوەندی لەگەڵ خاوەنەکەی کردووە داوای 20 وەرەقەی کردو بە گوتەی خۆیان دواتر هاتوونەتە سەرەوەی کە بە بەرامبەر پێدانی 5 وەرەقە ئۆتۆمبیلەکان پێ بداتەوە بەڵام دواتر ئەو کەسێک کە ئۆتۆمبیلەکەی بردووە گوتوێتی بڕۆن ئۆتۆمبیلەکە لە ناوچەیەکی دیاریکرا کە بۆیان دیاری کردووە لەو ناوچەیە دامناوە بڕۆن ئۆتۆمبیلەکە بەرنەوە من پێویستم بە فرۆشتنی ئۆتۆمبیلەکە بۆ تاوەکەوەی کە خێزانەکەم نەخۆشە تووشی نەخۆش ژێرپەنجە بۆ پێویستم بە پارە بووە بۆیە منم کارم ئەنجام داوە و تاوەکو ئێستا ئەو کەسانی کە خاوەنی ئۆتۆمبیلەکەن لە لای دەستگامنەکان سکاڵای یاساییان لەسەر ئەو کەسە تۆمارکردو کە ئۆتۆمبیلەکانی بردووە.